بەنداوی دووکان گەورەترین سەرچاوەی بەرهەمهێنانی وزەیە. ئەم بەنداوە یەکێکە لەو زنجیرە پرۆژە استراتیژیانەی کوردستان و عێراق و ناوچەکە. ئەم بەنداوە دەکەوێتە باکووری خۆر ئاوای شاری سلێمانیەوە بە ناوچەیەکی گرنگی سامانی نەتەوەی دائەنرێت لە ڕووی ئاو و کشت و کاڵ و بەرهەمی ماسی و سەرچاوەی وزەی کارەبا و چەندین سەرچاوەی گرنگی دیکە. من سەلام نەجم محەممەد، دانیشتووی شارۆچکەی دووکانم، هەر لێرەش لەدایک بووم تا ئێستاشە لە دووکانم. دەرچووی کۆلێجی زانستی لە زانکۆی سەلاحەدین بەشی دیۆلۆجی لە ساڵی 94 دامەزراوم. تەمەنێکی زۆر و ئیرادەیەکی بەهێز وای کردووە ئەم سەربازەونە بێگوێدان بە قەیران و نەبوونی موچە ببێتە پارێزەری بەنداوی دووکان. ئەم پیاوە با گەشتبینیەوە دەڕوانێتە ئایندەی کارەکەی و وڵاتەکەی، بۆیە بەورەیەکی بەهێز و پۆڵاین ڕوبەڕووی هەموو سەختی و زەحمەتی کارەکەی دەبێتەوە. سەرەتای هاتنم بۆم بەنداوە تەبعەن من لە کارگەی چیمەتۆی تاسووزە یەکەم جار دامەزراوم، بەڵام لە 94 دامەزراوم. لە 97 هاتوومە بە ڕێوەبەری بەنداوی دووکان. سەرەتا هاتووم لە بەشی یەکەم جار لە بەشی سیانە بووم کە بەشێک بوو لە بەشی هەندسەی مەدەنی. دواتر چوومە بەشی مەدوولاتی ئاوی کە بەشی شیکاری ئاوە. لەو بەشە تا ساڵان زۆر هەر لەو بەشەدا کارم کردووە. ئیشەکانیشمان بریتی بووە لە وەرگرتنی ئاوی هاتوو، یعنی مەقایسی ڕۆژانەیە کە ئەویش خۆی لە ئاوی هاتوو، ئاوی ڕۆیشتوو، هەروەها داتاکانی کەشناسی کە ڕۆژانە تۆمار دەکرێت کە بریتە لە پلەی گەرمی و ئاراستەی باو، خێرایی باو، بەهەڵمبوون و هەدووە ڕادەی شێ و دەرکەوتنی ڕۆژ و شدەتی ڕۆژ و لەو شتانەدا خۆی دەبینێت کە ئەمە بەردەوام ئیشی ئێمە بووە. جگە لەوەش ئێمە وەکو بەشی هایدرۆلۆجی ئیشمان کردووە لە هەموو ئەو ئامێرانەی کە لە بەنداوەکە جێگیر کراون کە بریتین لە بەنداوی چاودێری بەنداو. سەرەتای هەر کارێک لە ڕێگای تیمی تایبەتەوە دەست بە کارەکەیان دەکەن. ئەو کارەش بە ئاپشکنین و چاودێریکردنی بەرزی و نزمی ئاستی ئاوی دەریاچە و ئاستی دەریا دەپێورێت. هەروەها ڕێژەی ئاوی داهاتوو دەرچوو زیاد و کەمی ئاوەکە چاودێری دەکەن. ئەم چاودێریەش بۆ زانینی ئاستی ئاوی دەریاچە و بەنداوەکەیە. هەرکات هەست بە کەمی یان نزمبوونەوەی ئەم ڕێژەیە بکرێت، ئەوە دەست دەکەن بە گلدانەوەی ئاوی دەریاچەکە تا لە کاتی پێویست سوودی لێوەربگرێت. لە 97 هاتوومە بە ڕێوەبەری بەنداوی دووکان. یەکەم جار لە بەشی سیانە بووم کە بەشێک بوو لە بەشی هەندسەی مەدەنی. دواتر چوومە بەشی مەدوولاتی ئاوی کە بەشی شیکاری ئاوە. لەو بەشە تا ساڵان زۆر هەر لەو بەشەدا کارم کردووە. ئیشەکانیشمان بریتی بووە لە وەرگرتنی ئاوی هاتوو، یعنی مەقایسی ڕۆژانەیە کە ئەویش خۆی لە ئاوی هاتوو، ئاوی ڕۆیشتوو، هەروەها داتاکانی کەشناسی کە ڕۆژانە تۆمار دەکرێت کە بریتە لە پلەی گەرمی و ئاراستەی باو، خێرایی باو، بەهەڵمبوون و هەدووە ڕادەی شێ و
دەرکەوتنی ڕۆژ و شدەتی ڕۆژ و لەو شتانەدا خۆی دەبینێت کە ئەمە بەردەوام ئیشی ئێمە بووە جگە لەوەش ئێمە وەکو بەشی هایدرۆلۆجی ئیشمان کردووە لە هەموو ئەو ئامێرانەی کە لە بەنداوەکە جێژیر کراون بریتیت کە لە ئامێری چاودێری بەنداو کە لەسەر دامەزراوەکانی بەنداو و لە ناو بەنداودا لەسەر بەنداویش جێژیر کراون ئەمەش بووە سەلامەتی بەنداوەکەی کە بەردەوام داتای لێ وەردەگیرێت. یەکێک لە کارەکانی تر پشکنینی ئاوی ڕووبارەکەیە لە ناو بەنداوەکەدا تا بزانن ئەم ئاوا چەند توخمی تێدا زیاد بووە و ڕێژەی ترشی و تفتی و کلس چەندە لەم ئاوەدا. بە زیادبوونی کلس یان ترشی و توخمەکان ئەوە کاریگەری خراپی دەبێت و زیانی بۆ کشت و کاڵ و هەروەها تەندروستی خەڵک دەبێت و هاوکات مەترسی لەسەر دەرزی دیواری بەنداوەکە دروست دەکات بۆیە بە وردی و بە چڕی چاودێری ئەم دۆخە دەکەن. ئەوە ناو کارانەی کە لەم بەنداوەدا کردومە سەرەتاوە بریتی بۆ لە مقیاسی ڕۆژانە کە پێوانەی ڕۆژانەیە بریتە لە وەرگرتنی داتای ئاو بە شێوەیەکی گشتی کە خۆی لە ئاوی هاتوو بۆ ناو دەریاچەکە وارەوە ئاوی ڕۆیشت و هەروەها لەگەڵ ئاستی ئاوەکە لە بەرزبوونەوە نزم بوونەوە بە شێوەیەکی گشتی من لێپرسام لە ئیشپێکردنی بەنداوەکە لە ڕووی بەردانەوەی ئاو و خەزمکردنی ئاو هەروەها لەسەر ئەو ئامێرانەش ئیشم کردووە کە لە بەنداوەکە جێگیر کراوە کە بریتە لە پێوانەی درزەکانی ئەو درزانەی کە لە بەنداوەکان ڕوو دەدا ئامێری تایبەتێ بە پێوانەی ئەو درزانە هەروەها لێچوونی ئاوکە لە شانەکانی بەنداو دەتێ ئامێرمانەیە بۆ پێوانەی ئەوانە. ئەم ئاوا نمونەی لێوەردەگیرێت و دەیبەن بۆ بەنداوەکە لە ڕێگەی تاقیگەوە. ئەم پشکنینە بە چەند جۆرێک و بە ئامێری تایبەت دەکرێت تا لە سوود و زیانی ئەم توخمانە دڵنیا بنەوە و چارەسەری گرفتەکان بکەن. گرنگی بەنداو دەتوانم لە چەند خاڵێکە کورتی بکەمەوە. بەنداو بۆیە دروست دەکرێت بۆ ئەوەی کە یەکەم جار ئاو کۆ بکەیتەوە کە لە کاتی پێویستە بەکاری بێنی. دووەم شت بۆ ئەوەیە کە مەترسی لافاو لەسەر ناوچەکانی خوار خۆیەوە بپارێزێت. سێم شتیش لە هەندێک بەنداودا ئەوانەی کە فرە سیفاتن بۆ بەرهەمێنانی کارەبا بەردەوەکو ئەم بەنداوی ئێستا بۆ بەرهەمێنانی کارەبا بەکاردێ هەروەها بۆ ئاودێری و هەروەها وەکو سامانێکی ماسی بەکاردێ و هەروەها ئەبێتە شوێنێکی گەشت و گوزار یانی وەکو ناوچەیەکی گەشت و گوزار دەتوانی سوود لە دەریاچەکە وەربگیرێ. ئەم سەربازەونە خۆی کردووە بە قوربانی سەلامەتی ئەم پرۆژەیە دەستەکانی و شوێن پەنجەی لە هەموو تونێل و کون و کەلەبەری ئەم بەنداوە جێگەی دیارە لە پاراستن و چاودێری بەتایبەت لە کاتی ڕووداوی بوومەلەرزەدا. خۆی لە ڕاستیدا ئێمە ئەم تاقیگەیە بۆشیکردنەوەی زانستیە. بۆ نمونە ئێمە ئاوی دەریاچەکە وەرەگرین، ئاوی تونێڵەکان وەرەگرین. ئاوی لە تونێڵەکان ئاوێکەیە کە لە شانەکانی بەنداوەکە ئەچێت.
بۆ ئەوەی بزانین ئایا ئەم ئاوە ئاوی دەریاچەکە خۆیت یان لە شوێنی ترەوە دێت کە بە شیکاری ئەو ئاومان دەردەچێت ئەو ئەنسرانە یان ئەو توخمانەی کە لە شیکارەکە دەرەچێت ئاوی دەریاچەکە یاخود ئاوێکی ترە بەهۆی دەتوانین مەسەرەکەی دیاری بکەین زیاتر شیکردنەوەکەمان لەباری زانستی. ئەو کارمەندانی کە لەوێن بەردەوام ئێمە دەستخۆشیمان بۆیان هەیە و هەوڵمان دووبوونیان ڕخێنین چونکە دەوامی ئەوانیش هەم وێزگەک هەم بەنداوەکە لە کاتی جیاواز ینی ئەوە نییە بڵێ دەوامیان لە وەختێ دەست پێکا و لە وەختێ تەواو بێ بە تایبەت چەند کەسێک هەیە لەوێ ئەندازیارەکان توانم بڵێم شەوان و لە کاتی ڕوودانی حاڵەتی نەخوازرا و بوومە لەرزەوەوانە بەردەوام دێنەوە ئەوێ ئاگامان لێک. یەکێک لەو دکتۆرانی کە دائنیشە بە دیار بەنداوەوە بۆ خزمەتکردنی جیۆلۆژیە چونکە بەنداو زۆر علاقەی بە تەبەقاتی ئەرزەوە هەیە. ئێمە لە بەنداوی دووکانە سەرۆک جیۆلۆجیەکمان هەیە بە ناوی کاک سەلام نەجم محەممەد زۆر زیرەک بە کارامە شەو ڕۆژ ئەخاتە سەریەک بۆ خزمەتکردنی بەنداوەکە بە تایبەتی لەم کاتانەی دواییە کەوا کێشەی گومە لەرزەوشتی وا هەیە بە شەو بە ڕۆژ بە دیارەوەیە ئاگاداری بەنداوەکەیە و زۆر خزمەتی معلوماتی بەنداوەکەی کردووە لە ڕووی ئەچیزە ئامێرە هەستیارەکانی کە دانراوە بۆ سیانەکردنی بەنداو. لە درێژەی کارەکەی و لە ماوەیە بە بەردەوامی چاودێری دیوار و بربەستی بەنداوەکە دەکەن بە ڕێگەی ئامێرێکی تایبەت تا بزانن ئەو درز و کەلێنانەی لە دیواری بەنداوەکە دروست دەبێت چۆنە و چەندە زیاد بووە و مەترسی چییە. لە کاتی هەستکردن بە مەترسی لەم درز و کەلێنانە دەست دەکەن بە کردداری تەحسیە بۆ پڕکردنەوە و داخستنی ئەم درزانە. دوای ئەم هەنگاوە دەچنە قوڵترین بەشی بەنداوەکە لە لای چەپی دەریاچەکەوەیە. لەم تونێلانەدا چەندین ئەرکی زەحمەت و مەترسیدار چاوەڕێیانە. ئێمە پیروامانەیە بۆ ئەوەی کە لە حاڵەتێک ئاو زۆر بوو یاخود دامەزراوەش ترمان پێ دەڵێت بێڵماوەس ئەو لە حەدی خۆی زیاد بوو ئەرژێتەوە لە ڕێگەی ئەوانە ئەگەر لەوە زیاتر بوو بۆ نمونە ساڵی هەشتاهەش ئاو لە حەدی خۆی زیادی کرد بۆ نمونە ئێمە دەریاچەکەمان 6.8 ملیار مەتر ئاو دەگرێت ئەگەر لەسەر و 6 ملیارەوە بوو تەبعەنمانەیە وای لە ئاستی ئەتیادی زیاترە ئەبێت تۆ چاودێری بکەیت بۆ ئەوەی نەکات ئاستی ئەوەی ئۆڤەرفلۆ بکە یانی بکەوێتە سەر بەنداوەکە کە گەیشتە سەر بەنداوەکە ئەو کاتە زەرەر لە بەنداوەکە و لە مەحەڵەی کار و ئاوێکە دەدا و ئەبێتە هۆی کاریسە بە تایبەتی لە سەدی تورابیدا بەڵام ئێمە سەدەکەمان کۆنکریتیە بەڵام تەبعەن هەر زەرەر دەدات بە مەحەڵەی کار و ئاوێکە و بەشەکانی سەرەتا لە کۆتاخاڵی تونێلی بەنداوەکە کە 120 مەتر لە ژێر ئاوی دەریاچەکەیە و بە بەرزایی 6 مەتر ئاوی دەریاچەکە لە سەرسەری ئەم تیمانە کار دەکەن ئەمەش گەورەترین مەترسیە و قوربانی دەوێت بۆ کارکردن لەم شوێنە تەنگ و قوڵ و ئەستەمەدا. سەرەتا دەست دەکەن بە پێوان و چاودێری و پشکنینی ئەم ئاوەی لە درز و کەلێنی دیوار و بربەستی بەنداوەکە دزە دەکەن. دەیانوێت بزانن ئەم کەمیە و ڕێژەی ئەم ئاوە چەندە کە بە نێو شانەکانی ئەم بەنداوەدا دزە دەکات. بەترسی کارەکە ئێمە ئەچینە بەشی بڵین بەنداوەکەەوە بە شێوەیەکی گشتی مەترسیەکە لەوەدا تۆ 86 مەتر ئەچیتە خوارەوە بە مەسعەد لەو شوێنەدا یەکەم لەبەر ئەوەی کە تۆ شوێنەکە لە ناو شاخای یعنی دەچیتە ناو بەشەی شانی بەنداوەکە ئامێرەکان لەوێدا جێژش کراوە لە ناو ئەمانەدا تەبعەن دادەبەزیتە خوارەوە
زەخە زۆر دەبێت لەسەرەوەی ئەمە مەترسی هەیە بووە لەسەر زەختی ئینسانەکە خۆی ئەگەر ئینسانەکە لە حاڵەتێکە ئەگەر نەخۆش بێت و لە هەمان کاتیشتا ئەم نەفەقانە عادەتەن غازی تێدا ینی بەشێک لە غاز دروست دەبێت لەوانە ئێس کە بۆنێکی ناخۆشیە ئەوانە هەمووی تاسیر لە ئینسان دەکات ئەمانە هەمووی لەگەڵ ئەوەتا ئێمە لەناو ئەم نەفەقانە کارڕتوبەیەکی زۆریە کارەباکیە. یەکێک لە کارەکانی تریان پشکنین و چاودێریکردنی بنچینە و بناغی بەنداوەکەیە و لە ڕووی جوڵەی ئاسۆیی و ستونی و جوڵەی بنچینەی بەنداوەکەوە تا بزانن ئەم بەنداوە چەند لە شوێنی خۆی جوڵاوە یان کێشە و گرفتی چییە. دواتر بە ئامێرێک کە بە ئامێری پیزۆمەتری ناسراوە دەیپشکنین و پشکنین بۆ ئەم ئاوە دەکەن کە لە درزەکانەوە هاتووە. بەمکارە مەترسی لەسەر تەقین و شکامی بەنداوەکە دەزان و بە وردی چاودێری دەکەن چونکە بە زۆربوونی ئاو مانای وایە ئاو لە ڕێگەی درزەکانەوە زیادی کردووە. ئەم زیادبوونەش مەترسیەکی دیکەیە بۆ سەر بەنداوەکە. ئەم پیاوە هەموو تەمەنی پاراستن و چاودێری ئەم بەنداوە بووە باجۆرێک بووە باکلیلی چارەسەری دروستبوونی هەر مەترسی و گرفتێک لا بنچینە و دیواری ئەم بەنداوەدا. ئێمە ئەم بەشە کە پێی دەڵێن بەشی یادبووەتی تەبەن ئیشکردنی بەنداوەکە بریتیە لە خەزمکردنی ئاو بەردانەوەی ئاو ئیشی ئەم بەنداوە بڵین وەکو ئیش پێکردن. ئەجا وەکووتم ئێمە بەرنامەیەکمانەیە ئێمە ساڵانە لە وەرزی زستانە بەرنمەیەک دادرین بۆ ئەوەی تەخمینی ینی تەخمینی دەکەین بزین ئەو کەمێتە ئاوەی کە ئەم ساڵ بۆ ماندێت چەندە بە پێی ئەو کەمێتە ئاوە بە پێی ساڵانی 50 ساڵی پێشوو دایدەنین بە نسبەت مەعەدەلی ئەو ساڵانەوە بۆ نمونە ئێمە وا تەخمین دەکەین وای بۆ دەچین کە بڵین ئەم ساڵ لە 160 ئەو ئاوەمان بۆ بێ لەسەر لە 160 ئەو ئاوە ئێمە تەخمینی بەرنامەی خۆمان دەکەین بەرنامەیەک دادین بۆ ئەوەی کە ئەو ئاوەی کە دەدەچێت لەم وەرزە تاپ و کۆتایی مانجی 6 کەمتر بێ لەو ئاوەی کە دێتە ناوی بۆ ئەوەی کەمێتێک ئاو خەزم بکەین لە بەرنامەی هاوینەدا بەکاری بێنین. ئێمە لە بەرنامەی هاوینەدا پەیوەندی بە وەزارەتی کارەباوە دەکەین ئەوان بابزانین پێویستیان بە چەند کارەبا هەیە چونکە ئێمە کە ئاو بەردەدەینەوە بۆ بەرهێمێنانی کارەبایە زیاتر لە ڕێگەی ئەو بەرنامەی ئەوانە ئێمە دەتوانین بەرنامەیەک دانین بۆ ئەوەی کە بتوانین لەو 6 مانگەیە بۆ نمونە بۆ مانجی 6 چەند ئاو بەربینەوە لە مانجی 7 تا 8 تانوە بە پێی مانگەکان بەرنامەیەک دادەنین بۆ ئەوەی بزانی کەمیەتەکەی ئاوەکە کە بەردەدەینەوە چەندێ. لەو کاتە مەترسی دارانە ئەو دەچێتە قوڵای بەنداوەکە تا لە ڕێگەی ئامێری تایبەتەوە بزانێت مەترسی ئەم بوومەلەرزەیە چییە و چی بووە و چ کاریگەریەکی دروست کردووە. خۆی لە ڕاستیدا ئەو بوومەرزەی ئەخیر ئەمە یەکەم بوومەرزەیە لە مێژووی عێراقا کە ڕوودا بەو دەرەچێت. بەڵام ئەم بوومەرزە خۆشبەختانە تۆزێک دوور بوو بە نسبەت بەنداوی دووکانەوە نزیکەی 150 کیلۆمەتر لە ئێمەوە دوور بووە. لەبەر ئەوە ئێمە سەدەکەشمان سەدێکی کۆنکریتیە و لەبەر ئەوەی بوومەلەرزەکە چقی بوومەلەرزەکە دوور بووە لە ئێمەوە و قوڵایەکەشی تقریبان 30 کیلۆمەتر بووە. لەبەر ئەوە ئەو ناوچەی کە ڕووشی داوە ناوچەکە شاخاوی نەبووە ناوچەیەک بووە تەبقاتەکانی لە کۆنگلۆمیرێت پێکاتوو ینی تەبقاتی فشەڵە. ئەمانە وای کردۆ ئیمتیساسی بوومەلەرزەکە بکات تاسیرەکەی کەمتر بێ بووە دوور خۆی. سەلام ئەو پیاوەی دڵسۆزی و خۆشەویستی کارەکەی باڵی بەسەر ویژدان و دڵ و دەرونیدا کێشاوە. ئەو پیاوە زۆر مەترسی و زەحمەتی ڕووی تێکردووە لە کارەکەیدا بەتایبەت لە کاتی بوومەلەرزە شەو ڕۆژ وەکو یەک وایە بۆ ئەم کارمەندانە لەم بەنداوەدا. کارەکەی ئێمە ناتوانین بە هیچ شێوەیە پشوو بین چونکە کارەکانمان بەردەوامە ئۆتڵا لە ڕۆژەکانی هەینی
شەمە کە هەر عوتڵەیە هەر بۆنەیەکیش کە بێتە عوتڵە بێتەوە دەبێت بێت داتاکان وەربگری هینەکەی ئێمە زەحمەتەکەی ئێمە لەوەیە کە ناتوانین ڕۆژێک فەرامۆش بکەین ناتوانانی داتای ئەمڕۆ بخەیتە بەیانی داتای بەیانی بخەیتە دوو ڕۆژ ئەبێ هەموو ڕۆژێ لە سەعات حوتی بەیانی سەعاتێک پێش دەوامی ڕسمی کە سەعات هەشتا تۆ لێرە وجود تەبێ بۆ وەرگرتی داتای ئەو ڕۆژە ئەبێ 8:30 داتاکان حازر. کاک سەلام بەڕاستی بەدڵسۆزانە وەکو سەرۆکی بەشی هایدرۆلۆجی کە ڕۆژانە ئەو بەشە ڕۆژانە کارەکەی قیاسکردنی ئاوە کە ئاگاداری بەرزی و نزمی چەند ئاو ئەڕوات و چەند ئاو دێتە ناو دەریاچەکەوە ڕۆژانە ئێمە لەگەڵ یا ئەو قیاسە ئەەکەین کاک سەلام ڕۆژانە ئاگادارەتی و ئەیگەێنین بەو جێگایانەی کە پەیوەندیدارن بەم مقیاس و پێوانەیانەوە. کاک سەلام زۆر دڵسۆزە بۆ بەربەستی دووکان هەموو ئیشوکارەکان بە زۆری ئەو ئەیکات لەگەڵ هینەکان من تەسیبەکانی ژوورەکەی خۆشی زۆر ڕێکوپێکە. کاک سەلام وەکو بەرپرسی بەشی هایدرۆلۆجیە کە پێشوو بەرپرسی ئێمە بووە قسمی هایدرۆلۆجی کەسێکی دڵسۆزە بە نسبەت بەنداوەکەوە تەخسیری نەکردووە لە ئیش و کارەکانیدا لە کاتێکدا ئەگەر لە هەموو کاتێکدا ئەگەر لە کاتی داوامدا بووبیان لە دوای داوام بوو بێ هەچ کاتێکی پێویستی پێی بوو بێ ئەو ئامادە بوو هاتوۆتەوە بە دڵسۆزی ئیشکارەکانی خۆی لە بەنداوەکە بەڕێ کردووە. سەلام ئەگەرچی خزمەت بە سەدان هەزار کەس دەکات لەلایەکی ترەوە سەدانەوەی تازە پێدەگەێنێت تا لە دوا ڕۆژدا ببنە جێگرەوەی ئەو پارێزەری بەنداوە. گرنگی ئەم بەنداوە گرنگی زۆر باشیە بۆ ڕووپێدانی کارەبا و ئەم بەنداوە گیراوە کاربای باشی لە دەست دەکەوێت هەروە ئاوەکە بە شێوەیەکی وا گیراوەتەوە کە دوور بێت لە تەقین و هەڕووداوێکی نەخوازرا و گرنگێکی زۆری ئەم بەنداوە کارمەندان ئێرەش تا ئەو ڕادێک کە بتوانن یارمەتیماندن شتە لەسەر ئەم بەنداوە فێری ئێمە بکەن بۆ بتوان لە داهاتوو ئێمەش سوودێکی لێ ببینین ئەگەر هاتوو ڕۆژە لە ڕۆژان ئیشمان پێی بوو یا شتێ بتوانین سوودێکی لێ ببینین ئەمان وەکو کارمەندی لە هاتوو شارەزا شتێکمان فێر بکەن. بەڕاستی ئەرکوماندبوونی ئەم کارمەندانە لێرە وەکو پێویست زیاد لە پێویستیش تەنانەت ئەرکوماندبوونی خۆیان نەبینن بۆ نمونە وەکو لە پرۆژەی کارۆمەکناتیزی بۆ نمونە لە پرۆژەی کارۆکارەبە ئەمان ئاو کارمانە بەڕاستی کۆمە پرۆژەیەکن کە وەکو پێویست زیاد لە زەڕۆیش پێویستن بۆ نمونە کارەبا سەرچاوەشی گرنگە بۆ هەموو ئەم ناوچانەی کە دابی نەکرێت بەڕاستی ئەمانیش وەکو دیار ئیشەکان ماندووبوونێکی زیادیان پێوە دیارە بەڵام دەستخۆشیان لە یەکەم بەڕاستی بێکێشن. لەبەرەوەی کارمەندانی ئێرە بە شێوەیەکی گشتی زۆر هیلاکەبن بەڕاستی کەس لەوەی هەستی پێناکە کەس لەوەی نێبینێ لەبەرەوەی دەرناکەون ئێمەش بایەتی ماوەساکان هاتووینە سەردانی پێێن هەم ماندووبوونی ئەوان ببینین هەم زانێرێکی زیاتر وەرگین لەسەر پرۆژەکە. سەردانیکردمە بۆ بەڕێوەبەراتی بەنداوی دووکان یەکێک بوو لەو مەوەسی سەرجانەکە لە نزیکەوە ئاماژە بە ڕۆڵ و گرنگی ئەم کارمەند و فەرمانبەرانە بکەین کە لە ڕووی سەرچاوی مرۆیەوە بەڕێوەبردننی سەرچاوی مرۆیە ئەم دام دەستگا استراتیژیەی هەرێمی کوردستاندا ئاماژە بکەینەوە ڕۆڵێکا سەلام بەڕاستی زۆر بە بەردەوامی هاوکاری کردوین ئەوەی کە زۆر پێم خۆشە زیاتر ئاماژەی پێ بدەم جگە لەو خزمەتی کە ڕەنگە لە چاوی کۆمەلگەوە دیار نەبێ خزمەتێکی تر هەیە کە ئیزافی بکەین ئەوەیە بە بەردەوامی زانیاری ئەدەن بە هەموو زانکۆ و پەیمانگاکان بۆ ئەو خوێنکارانی کە دێنە ئێرە بەڕاستی ئەمەش زۆریشترە لە خزمەتکردن بە بەو چینە زیندوی کۆمەلگە کە پێوترێ خوێنکار. بۆ یەکێکتر لە ئیشەکانمان ئەوەیە لەبەر ئەوەی ئێمە لە کوردستاندا بەڕاستی هەموو یەک دوو مەشروعی استراتیژی گەورەمانەیە لە بەنداو کە بەنداوی دووکان و دەربەندیخانە بەڕاستی بە دەرەجە یەک ئێمە قوتابیانی هەموو زانکۆکانی کوردستان بەبێ جیاوازی لە دووەکەوە تاپ و سلێمان و حەتا ناوچەکانی عێراقیش لە بەغاوە لە زانکۆی کەرکووکەوە لە زانکۆی تکریتەوە لە مووسڵەوە
لە هەولێرەوە لە هەموو ناوچەکانەوە قوتابیان ئەوانەی کە تەدریب حەقلیان هەیە سەردانی بەنداوەکەمان دەکەن لەگەڵ ئەوەشدا هەتا مەعهەدەکان هەمووی سەردانی ئێرە دەکەن ئەوانەی کە ئیشی بەنداوە یاخود پەیوەندی بە ئاودێریەوە هەیە هەموو بەشەکان بۆ نمونە کشتتوکاڵە جیۆلۆجیە هەندەسەی مەدەنیە جیۆتەکنیکە بەشەکانی تری علومە ئەمانە هەمووی سەردانی بەنداوەکان دەکەن بۆ ئەوەی کە ئێمەش کە دێنە ئێرە لە ڕووی پراکتیکیەوە دەچینە شوێنەکانی دامەزراوەکانیان بەنداوەکە و دامەزراوەکان بە شێوەی پراکتیکی بۆشی دەکەینەوە ئیشی ئەم بەشانە چییە بۆ ئەوەی کە زانیاریان هەبێ لەسەر بەنداوە ئەو فەرمانبەرانەمان هەمویان من لیان رازیم چونکە بەڕاستی لەم کاتە دژوارەدا کە بەسەر بەنداوەکە و پرۆژێکی استراتیجی وەکو بەنداوە هاتووە لە نەبوونی بوجە لە نەبوونی موچە تۆ ئەزانی کولی فەرمانبەرێک کێشەیەکی خێزانی گەورەی بۆ دروست بووە لە ئەنجامی قەیرانی ئابووری چونکە بە سێ چوار ڕۆژ ڕوبع موچەیەکی ئێنێ ئاواش لە کاتی گومە لەرزەکە لە کاتێکی دژوارە دەرەکەوێت کە ئەمانە هەمووی ڕائەکەنێنە سەر سەردەکە بە خەمی ئەو بەنداوەون چونکە بەڕاستی بەندا و پرۆژەیەکە مرۆڤایەتیە سنوور نازانێت بڵێ ئەمە سنووری فلان شوێنە فلان شوێنە خزمەت ئەکات ئاو کۆ ئەکاتەوە ئاسایشتی کشت و کاڵی لەسرە ئاسایشتی ئاوی لەسرە لەبەر ئەوە فەرمانبەرەکانمان وەکو جوندی مەجهول بەڕاستی من زۆر لیان ڕازی ئەمە خەڵاتی بەرنامەی سەربازی ون لە کوردستان 24 پێشکەشە بە کادری زۆر بەتوانامان سەرۆک جیۆلۆجی کاک سەلام نەجم کاک سەلام جان پیرۆزە پیرۆز بێت تۆ زیاتر قەت